فەیلسوف و بیرمەندی ئەمریکایی نۆم چۆمسکی دەڵێت تۆ ناتوانیت بە بەکارهێنانی هێز خەڵکەکەی خۆت کۆنتڕۆڵ بکەیت، بەڵام دەتوانیت لە ڕێگەی کولتوری بەکاربردنەوە سەرقاڵیان بکەیت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. پەرەپێدانی هەستەوەرە دەستکردە ڕۆباتیەکان لە بواری فلیمسازی و کاری سینەمایی و ڕیکلامدا هەنگاوێکی دڵخۆشکەرانەیە. کۆنتڕۆڵکردنی جوڵە، خێرایی و جوانبینی گرتە ڤیدۆیەکان هەنگاوێکی گرنگە بۆ بواری فلیمسازی و سینەما. ئەو تابلێتە و ئەو دەستگا وەک شێوە گوچانم پێەیە و پەرەپیتکەی هەیە. کاتێک دەیگوشم دروست وەک ئەوەیە بە کامێرەکە کار دەکەم. ڕۆبۆتەکانی کۆنتڕۆڵکردنی جوڵاندن بۆ ماوەی دایان ساڵ لە فیلمەکاندا بەکارهێنراون، بەڵام وەک کارناسان دەڵێن بەکارهێنانیان زەحمت بووە. کەوابوو کردداری ئێمە خەریکی ئەم گۆڕانەیە و وا لێ دەکات بە شێوەیەکی ساکار و سروشتی بێت. سیسۆ کۆمپانیی سازکردنی ڕۆبۆت لە تێکساس ڕۆبۆتی سینەما ساز دەکات. دەکرێت بە ڕێوبەرەکە بڵێت دەمەوێت کامیرا لێرە بێت و پەلەپیتکەکەش لە سەری ڕابۆستێت. تەنانەت دەستگای کۆنتڕۆڵکردمان داوەتە دەستی و پێمان دەڵێت کاری پێ بکەن، داخوات چۆنە. ئەوانیش بە پەلەپیتکەکە کار دەکەن و سینەماکارانیش دەستیان دەجوڵن و دەستگاکەش بە دوای جوڵەی دەستیان دەکەوێت. باشی ئەو ڕۆبەتەی سینەما وەک ئەو ڕۆبۆتانەیە لە سازکردنی ئۆتۆمبیلیاندا کەڵکیان لێ وەردەگرێت کە وردبینێکی زۆری دەوێت. کۆمپانیەکە دەڵێت ئەم ڕازەگرنگە تێکەڵاوێک لە سێنسەر و ئامێری ئەژمارکردنی مەودایە کەوا دەکات کامێرا ئاسانتر و خێراتر بەکاربێت. ئەوەش کاتێک گرنگە کە کار لە فیلمی شێوەشەر دەکرێت و کردارێک دەبێت چەند جار فیلمیلی هەڵگرن. لە فیلمی شەڕدا دەبینن کەسێک بە نێو دیوارێکی کونکراودا دەڕوات. ئەوان لە پێشدا دیوارەکە کون دەکەن، پاشان کەسێکی دیکە بە نێو دیوارەکەدا دەڕوات و هەڵبەت هەردوو دیمەنەکە دەخەنە سەریەک و وا دەچێت کە کەسەکە دیوارەکە کون دەکات و بە نێویدا دەڕوات. کارناسی ئەو ڕۆبۆتانە کە پێشتر ڕۆبۆتەکانی بۆ بەشی زانست بەکاردەهێنران دەڵێت تەکنۆلۆژی ئەو ئەزمونەی ئاسانتر دەکاتەوە. کەسێکی سەرشەقام کە یاری ڤیددیۆی دەکات دەتوانێت تا ڕۆژێکیان کەمتر کار بە ڕۆبۆت بکات. ئەوەش زۆر باشە، بۆیە ئەوان وان کردووە کەسانی زۆر کاری پێ بکەن و زۆرتر خەڵک کەلکی لێ وەردەگرن. لە سای یارمەتی ڕۆبۆت فیلمسازکردنی ئاوا زۆر سروشتی دێتە بەرچاو. زیاد لە 30 ساڵە مامۆستای و مامۆستای خاوەن پێداویستیە تایبەتەکان و مامۆستای نابیستەکان بووە. لە چەندین ڕێکخراوی گەورەی شارستانی و مرۆییدا کاری کردووە. دەستەی دامەزرێنەری کۆمەڵەی ڕۆژ بووە، بەڕێوەبەری کۆمەڵەی کەروڵاڵانی کوردستان بووە، دامەزرێنەری تیپی کشان بووە لە یانەی ڕۆژی خاوەن پێداویستی تایبەت. ئەندامی سەندیکای زمانی ئاماژەی لە عێراق، خاوەنی ڕێکخراوی ئاماژەی لە کوردستان، بۆ یەکەم جار کۆنفرانسێکی نێودەوڵەتی بە میوانداری ئەمریکیەکان ساز دەکات لە عێراق و لە کوردستاندا بۆ نابیستان. سەدان چالاکی و کاری خۆبەخشی بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان و نابیستەکان ساز کردووە. ئێستاش بەهار مەحموود میوانی زایڵی داهێنانە. بەهارخان ئەم کاتت باش بەخێر بێ بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتی ئێوە باش، زۆر سپاس بۆیەوە کە ئێمەتان بەسەر کردەوە، دەستان خۆش بێت، سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم. بەهارخان هەڵبەت زۆر گرنگە بەلامەوە لەکوێوە تۆ دەستت پێکرد، چۆن توانیت ماوەیەکی هەڵبەت زۆری خەیانەوە تا ئێستاکە بوویتە مامۆستایەک لە بواری زمانی ئاماژەیە و چەندین پرۆژەی گەورە و شتی چالاکی زۆر گرنگ و زۆر پڕبایەختان کردووە و خزمەتێکی گەورەتان کردووە بە نابیستان و هاوکات کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکان. چۆن گەشتیتە ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان بیلۆ بکەیتەوە ببیتە مامۆستای زمانی ئاماژە یان زمانی ئاماژە بڵیتەوە یان وا بکەیت کە
نابستان تێبگەێنی. طبعا خۆ دەزانی لە لای ئێمە هیچ پلانێک نییە و هیچ بە حەز و ئارەزوو نییە. ئێمە خۆمان فەرمانبەر بوون لە چاودێری گەشەپێدان و کاروباری کۆمەڵایەتی. لەوێ ئەم پەیمانگایە کرایەوە کۆمەڵێک فەرمانبەریان هێنا و خستیانە ئەوێ وەرن بچن دەرز بڵێنەوە بەبێ ئەوەی هیچ شتێ بزانین. یەکەم جار کە چوومە ئەوێ یەکەم جارم بوو هەر کە نابیست ببیستم، یعنی نابیست ببینم و نابیست ببیستم. لەو پێش بەرکەوتم نەبووە لەگەڵیانە. طبعا ئەمە یەکەم ڕۆژ زۆر خۆ دەزانی ئەمە شتێکی قورس بوو بۆ من. زمان نەزانیت و بچیتە ناو کۆمەڵێک کەسان و کە زمانەکەیان نەزانی. بەڵام وردە وردە ئەوە نییە کە تێکەڵاویان بووم زۆر هەستم کرد بە ئازارەکانیان، هەستم کرد بە معاناتەکانیان کە ئەمانە بەردەوام لە دەوامەیەکان کۆمەڵێ ئازار هەیە لە ناخیان و کە ناتوان دەری بڕن کە بەرامبەر لیان تێناکات. ئەوە وای کرد کە من زۆر زیاتر لیان نزیک بمەوانێ. لەو کاتەدا کە من چوومە پەیمانگای هیوای نابیستان، یەک فەرمانبەری نابیستی لێبوو بەردەوام ڕۆژانە لەگەڵ ئەوە دانیشم، پرسیارم لێ کرد ئەم هێمایەت چیە، ئەم ئاماژەیە چییە. ئیتر وردە وردە تێکەڵاویان بووم و خۆم فێری زمانەکە کرد. لەوانەوە من فێری زمانی ئاماژە بووم، چونکە تا ئێستا شوێنێکی ئەکادمی نییە لە کوردستان و لە عێراق فێری زمانی ئاماژە بکات. بەڵێ هەڵبەت بەهارخان هەنگاوێکی زۆر گەورە و گرنگتان نا لەو ماوەی پێشوە توانیتان لە کۆنفرانسێکە بە هاوکاری ئەمریکیەکان و هاودەنگی ئەمریکیەکان و وڵاتانی جیهان توانیتان کۆنفرانسێکی نێودەوڵەتی سازکەن لە کوردستان بۆ مەسەلەی نابیستیان و زمانی ئاماژە. ئەم هەنگاوی ئێوە هەم لە سەرەتاوە تا ئەو ڕۆکە چۆن توانیتان هەر خۆتان ئەو کۆنفرانسە ساز بکەن تا چەند ئەمریکیەکان یان ڕێکخراو نێودەوڵەتیەکان پشتیوانن یان هاودەنگن لەگەڵتانە؟ طبعا بۆ ماوەی من نزیکەی 30 ساڵە بێت کە مامۆستام لە پەیمانگای هیوای نابیستان. طبعا ماوەی 20 ساڵە ئێمە داوا ئەکەینکەوە کۆنگرێک بسرێ لە ئاستی کوردستان و عێراقا بۆ زۆر ئەو بربەستانەی کێنە بەردەمی خوێندنی نابستان، ئەو بربەستانەی کێنە بەردەمی نابیستان کە بتوانن ئاستی ڕۆشنبیریان بەرزکەنەوانێ. بەداخەوە هەر ئەو کارە نەکرا. ئێمە وەکو ڕێکخراوی ئاماژە لە تەمەنێکی زۆر کورتی ڕێکخراوەکەیە ئێمە توانیمان کەوا لە ڕێی چەند کەسانێکی دڵسۆزەوە لە ڕێی ڕێکخراوی پەروەردەی هاوچەرخەوە کە ئێمە پەیوەندی بکەین بە ASL-ەوە زمانی ئاماژەی ئەمریکا. ئەوان گروپێک لە مانگی سێ هات پێشتر پەیوەندیمان کرد مانێک لەو پێش ئیمێل و ئیمێلکاری. ئیتر ئەوان بڕیاریانە کە لە مانی سێە 12 سێ بێنە کوردستان لە حەڤەی سێە ئێمە توانیمان ئەو کۆنفرانسە بەستین لە سلەیمانیە بە بەشداریکردنی زانکۆی گالودێت لە واشنتۆن لەوێ یەکی کە هەر لەوێ بوو بەڵام خۆی جنسیەی هندی هەبوو. ئەمە دوان لە وڵاتی قەتەر کە ئەزانین وەکو وڵاتی قەتەر ئەوانش لە شەرقی ئەوسەتا زۆر پێشکەوتون لە زمانی ئاماژە. عێراقشمان بەشداری پێکرد و ئێمەش خۆشمان وەکو کوردستان دوو کەس بەشداریمان کرد لە کۆنفرانسەکە. بەهارخان زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سپاس بۆ ئێوەش، دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. ڕێبەری ناتوندوتیژی و دژی پاکتاوی ڕەگەزی نێلسۆن ماندێلا دەڵێت هەتا هەژاری و نادادپەروەری و نایەکسانی لە ڕادەبەدەر لە جیهاندا بەردەوام بێت هیچ یەکێک لە ئێمە بەڕاستی ناتوانێت پشوو بدات. لە ئازارەکانی خەڵکی ئۆکرانیاوە تا گوڵزارەکانی ئاسیا و جوانیەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا گوڵبژێرێکمان لەو وێنە و دیمەنانە بۆ ئامادەکردوون کە لە بیر ناچنەوە.
بەداخەوە جەنگ تەنها شارەکان کاول ناکات بەڵکو کارەساتێکی کوشندەیە دژی مرۆڤایەتی و کللتور و ژیانی گشتی. هونەرمەندێکی ئۆکرانی و ڕووسی سەرباری ئەوەی هەردوو وڵاتەکە لە شەردان بەهۆی شەڕی دوژمنکارانی ڕووسیاوە، بەڵام ئەوان لە پێناو ئاشتی و پێکەوە ژیاندا پێکەوە موزیک دەژەنن. تەمەنی 9 ساڵیەوە بڕیارمدا کە گەورە بووم ببم بە ژەنیاری چەڵۆ، ئەوەش جوانترین شتێکە لە ژیانمدا کردومە. ڤالاری شلۆخۆڤای 31 ساڵ 20 ساڵە لە ئەمریکا نیشتەجێ بووە، بەڵام هێشتا نیشتیمانەکەی ئۆکرانیا لە دڵیدایە. هیچ شتێک هەندەی ئەوە کاریگەر نییە، بە بەرچاوتەوە ببینی ماڵەکەت دەسووتێت. لە ڕاستیدا ترس دایگرتم لە ماوەیەکی کووردا هەموو شتێک ڕووخا، ئازاربەخش و کاتێکی خەمناک بوو. هێشتا شۆلۆخۆفە باوکو و دایک و هاوڕەکانی لە ئۆکرانیان ئەو وێنانی ڕۆژانە دەیبینێ دەیان خەنەگریان، بەڵام لەنێو ئەو هەموو ئازارانە هاوڕێیەکی دەستی گرتووە. سەرەتا ئەو پەیوەندی پێوە کردم، لە ڕاستیدا نامەیەکی کاریگەر بوو، تەنها ئەوە دەڵێم ئەویش وەک من دڵی شکا بوو، ئێستا لەگەڵ مندایە و هەست بە ناخۆشیەکانم دەکات. نیکیتا مۆرۆزۆڤی تەمەن 35 ساڵ کەمانچەژنێکی رووسیا لە شاری مۆنتریاڵی کەنەدا گەورە بووە، هەر لەگەڵ ئەم خانمەدا مۆسیقالی ئەدا. ئەوان هاوڕێن لەو دەمەی کە لە جولیاردی نیویۆرک خوێندویانە، ئەوە زیاتر لە دەیەیەکە. حەزەکەم میوزیک لەگەڵ نیکیتادا بژەنم، دەتوانم بڵێم کە ژەنین لەگەڵ ئەودا باشترین شتەکە لەسەر میوزیک بێڵێم. زۆر جار هەستکردنە بە ئاوێتەبوون لەگەڵ هەستی ئەودا یان کەسی تر. لەو باوەڕێدام ئەوە زۆر گرنگە بۆ بەکارهێنانی جیاوازی و دۆزینەوەیان. دەزانید سەرچاوی کێشەکان پوتنە، رووسیەکان نین، چونکە زۆر رووسی هەن دژی ئەم شەڕن. ئەو پەیوەندیە لەگەڵ مۆرۆزۆڤا لەم کاتەدا یارمەتی شۆلۆگۆڤا دەدات، بەڵام ئەو شەڕە پەیوەندی بەوە نییە کە با ڕەگەز رووسیە. لەو باوەڕەدام کە مرۆڤایەتی لەسەر و هەموو شتێکەوەیە، بەواتایەکی دیکە هەرگیز نیکیتام وەک ژەنیارێکی رووسی نەبینیوە. بۆ لیڤاریا مۆسیقا یارمەتی دەدات بۆ بەڕێکردنی ڕۆژێک. ئەمە تاکە شتەکە خەم لە دڵ و دەروونمدا لا دەبا. بۆ ئەوەش دوو شت هەن: تێکەڵاوی لەگەڵ کەسەکان یان لێدانی میوزیک. لەبەرەوەی مۆرۆزۆلۆڤ هەست دەکات پێویستە زیاتر بە تانک شۆلۆخۆفاوە بێت وەک لە هەر کاتێکی ڕابردوو. ئەوەش ئەو کارەیە کە دەبێت خەڵک لەگەڵ ئۆکرانەکان لە تەواوی جیهان پەیڕەوی بکەن. وەک دەزانن کاتێک بە دۆخێکی دژواردا گوزەر دەبین، هاوڕێیەتیش فتەو دەکات. هاوڕێیەتیەک میوزیک دروستی کردووە، شەڕی نێوان دوو وڵاتیشی خستۆتە لاوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی یاکۆپۆلوزی ڤیۆ نیوز. کاتی خۆی لە گوندە شاخاویەکان کە یەکتریان بانگ دەکرد لە دوورەوە بە شێوەیەکی جیاواز هاواریان دەکرد تا لە یەکتر تێبگەن. لە فەرهەنگی دێرینی سویدەکانیشدا کللتوری لەرانەوەی دەنگ هاوشێوەی گۆرانی هەر لە کۆنەوە بەکار هاتووە بۆ بانگکردن و ئاگادارکردنەوەی یەکتری. دیارە ئەم کللتورە نەریتێکی جیهانی دێرینی مرۆڤایەتی هاوبەشە. جینی تایدەرمان ئاستەربەرگ دەنگێکی بلند di navdaristanên Swîd da berdad. Awazên bilind û nizmê dengê wê di navdaristanê da belav dibin. Piştî demekî sê cêl ji navdaran da derdkevin û tênet kutanê xwe ve. ئەو ئامîreke ku em bo gavaniyê bikartînin, ew rêyeke bo peywendîkirinê bi ajalan ve. Ku wan bi hev re dihêle û gaziyeke. Dawan vegerne mal. Lê her wesa ev e rêyeke ku peymana bo gavanên din jî dinêrin. Ev e kalning e. Cureke ji curên taybetên gazîkirina ajalan li Eskendenafiya ku bû serdemên navîn vedgerît. Demek û gavanên Swîd guh li vê gaziyê dibin, divêt hemî ajala kom bikin û vegerîn neve mal. بۆ من چ تشتێک باشتر نینە. ئەڤە ڕاستیە ژیانەیە و ئەڤە وەکو پڕێڤەبرنا باخچەکە دەمکیە بواتە توی ژێ زێدەهیە سروشتێ وەردگری.
Zurba navendên xwedankirina ajalan di navarasta çerxên nozdan da ji ber pîşesaziya swî ji nav çûn. Lê divan dehan salên dawiyê de, Calling careka dî berbalav bûye. The amazing thing with these courses is that Tiştê balkêş di wan dersan de ew e ku gelek kesên cuda beşdar dibin. Çi dibe stranbêjek operayê be ku dixwaze tiştek nû fêr bibe ka meriv çawa dengê xwe bikartîne yan jî kesek ku tenê bixwaze gazî zarokan bike bo malê şîvê. Dibe ku kesek din be ku perspektîfa etnolojîk re eleqedar dibe. Xwendingehên azbilindên mûzîkê, waneyên fêrbûna Calling pêşkêş dikin. Her wisa hunere di sala 2019 di filmê Disney da Frozen 2 hatiye dîtin. The personality is very Kesayetî gelek nêzîkî dengî ye û gelek kes neşên derbirinê ji xwe bikin û ji ber vê çendê berdana dengî mirovî aram diket. Swêd li vê dawiyê biryar da ku navendên xwedankirina ajalan yên havînên berniyaz bi Febût, cihê ku Calling lê pêş ketiye, kandîd biket bû lîsta kultûriya UNESCO, da ku xizmeta çandawê biket. کورد کارەساتی زۆر گەورەی بەسەر هاتووە هەر لە کۆمەڵکوژی ساڵانی بیستەکانەوە تا دەگاتە قڕکردن و کۆمەڵکوژی ئەنفال و کیمیاباران و پڕکردنی زیندانەکان بەڵام بەداخەوە تا ئەم سەروەختە ئارشیفێکی پاژماوەکانی ئەنفال و کۆمەڵکوژیەکان هێشتا بەڕژدی کاریان لەسەر نەکراوە چەند خەمخۆرێک بە توانای خۆیان و هاوکاری ڕێکخراوێکی ئەڵمانی لە گەرمیان ئەم مۆزەخانەیان کردووەتەوە و بۆ قوربانیانی ئەنفالەکان. کەسوکاری ئەنفالکراوەکان پۆل پۆل. ڕوو لە ماڵی مەریەم دەکەن و کەلوپەلی ئەنفالکراوەکانیان دادەنێن تا پارێزراو بن و خەڵکی بیان بینێ. مۆزەخانەکە لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ناحیەی ڕزگاری کراوەتەوە و هێشتا سەرەتای دامەزراندنیەتی. بەڵام ژمارەیە کەلوپەل و کەرەستەی ئەنفالکراوەکانی تێدا هەڵگیراوە. بۆ نمونە چمەتە ئەڵمانیا برمیانتە سەر مۆزەخانەی نازیەکان گڕمانیان داوە ئەوانە کتێب چەندەها ساڵ بەلەیسەوە پەڕ نووسریاوە نمونێ و هەڵگیراوە ئێمەش نمونەیە لەوانەمانە بێت نەکوایە لە ناو بدرێ ئێستا ئەمە شتێ باشە دەستخۆشی بیرۆکەکەی کاریخان و مامپۆڵا ئەکەم و دەستخۆشی ئەوانش ئەەکەموە تیا هیلاک بوون و ئیشوکاری تیاکەن چوە خۆبۆشی چوە مۆزەفی کار بۆ ئەم شوۆنە ئەکەن زۆر ئیشێ باشیان کردووە ئەنی ئەوە لە دڵ ئێمە داوە بوو ئەمان جێبەجیان کردو ئینشاءڵڵا. مەریەم ئەو ژنەی شوێنی هەڵگرتنی کەرەستەی ئەنفالکراوەکانی بەناوەوە کراوە کچێکی بەجێماو بوو لە ئەنفال. لە کاتی پرۆسەی ئەنفالدا مەریەم لە کوڕەمامێکی مارە کرابوو بەڵام کوڕەمامەکەی ئەنفال کرا بۆیە تا لە ژیاندا بوو وەکو وەفایەک بۆ دەستگیرانە ئەنفالکراوەکەی مەریەم هاوسەرگیری نەکرد و لە ساڵی 2009 کۆچی دوایی کرد. ئەو بینایەش کە کەرەستەی ئەنفالکراوەکانی تێدا هەڵگیراوە بینایەکی کۆنی سەردەمی بەعسە و وەکو خۆی هێڵراوەتەوە. دوای ئەنفال چەند خێزانێکی کە سوکاری ئەنفالکراوەکانی تێدا ژیاوە. ئێرە ئەم مەرکەزە سێ ماڵی تیا بوو دایکم سێ خوشکن هەرسێکیان پێیان ئەنفالە مناڵەکانیان گشتی ورد بوو ئێمە دەقریبەن دە حەوت هەشت ناڵبوون گشتمان پێکەوە گشتمان بچوو بووین هەر لە مەرکەزە ئاژیای ئیتر ئەم مەرکەزە بۆ ئێمە هەموو یادگاریە دەستخۆشییان یەکەین بۆ بنەزەمەی هاوکاری ئەڵمانی کە توانیانە ئەم یادگاریانەی ئێمە وەکو خۆی بهێڵنەوە و نێڵن بفەوتێ ئەوە ئەم یادگاریانە کایبینین ئیساکە ئەمە کۆن ئێمە بچوو بووینە تەبعاً مناڵێک کە بچوو بوو هەموو کاتێک نووسی نوشتوین خۆی ئەکا لە هەر شوێنێکا بێ تازە فێر خوێنەواری و تازە فێر نووسی نووشت بووین تر ئەو بەهین ئەوانەوە ئێمان کریساکە ئەمانە ئەمەی سەمە ناوی منە ئەمە هەژار برامە و ئەمە ڕێبار برامە ئەو ناوەکان هەر نووسیمانەوە هێنی و ئەمە کۆمەڵ یادگاری ئەمەی سەمە کارۆخ میمزامە ئەمەش هەر بچوو بوو پێکەوە بووین هەر ڕێدا لە نێو مۆزەخانە تازەکەی ئەنفالدا
وێنەی ژمارەیەکی زۆر کە سوکاری ئەنفالکراوەکان هەڵواسراوە کە هەریەک لەو کەسانەی وێنەیان گیراوە شاید حاڵی تراژیدایەکی گەورەن. ئێمە بە ئامانجی ئەو پرۆژە ئەم کەرەستانە لەم بینە کۆکەینەوە بۆی کە ڕۆژێک بە ڕۆژان ئەگەر ئەو مۆنومنتەمان دروست کرد ئەم کەرەستانە لێرە بگوازینەوە بۆ ئەوێ و ئەم بینایش وەکو کۆنترین بینە لە ناحیەی ڕزگاری کە ئاسەواری حەزبی بەعسە لێرە ماوەتەوە پێمان باش بوو لە ڕۆخان بیپارێزین و هەموو ئەو کەرەستانەی کە لە کەسوکاری ئەنفال بەجێمەوە لێرە کۆی بکەینەوە. بڕیار وایە بڕێکی زۆر لە کەلوپەلی ئەنفالکراوەکان لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە کۆ بکرێتەوە. دواتر لە مۆزەخانەیەکی گەورەدا نمایش بکرێن تا ببێتە هۆی بە زیندوو هێشتنەوەی تراژیدیای ئەنفال. دڵشادنوارن، دەنگی ئەمریکا، گەرمیان. هونەرمەندێکی شاری دهۆک بە شێوازێکی ناوازە وێنە دەکێشێت. پێکەوە لەگەڵ هاوڕەکانیدا گەلەریەکی هونەریان کردوتەوە بە ناوی ڤانکوخەوە. چەندین تابلۆی جوانی ساز کردووە و هیواخوازە بەهۆی گروپەکەیانەوە بەشداری بکات لە فیستیڤاڵی هونەری دهۆکدا. هونەرمەندێ شێوەکار هەکار مستەفایەک جوان هونەرمەندایەن گروپێ ڤانکوخدا بۆ شێوەکاری کار دەکات و ئەشیایە ستایلێک تایبەت پەیدا بکات و ژینگەهێ بە تابلۆیان بپارێزیت. چ سنوور بوو هونەری نینە. هونەر داربرینش ئازادیە ناخێ مرۆڤی دکاتن کۆ مرۆڤێ ئازاد بیتن دناڤا هونەری دا هەر کەرەستێکی هەبیتن هونەرمەندی شیۆنێ تەین ئەپی کەرەستی کار بکاتن. یعنی دوێرێ دا هونەری دا مە تەکنیکێ تەین تەکنیکێ جورا و جور مەیە تەین ئەم گەلک تەکنیک و کار دکەین و دایمەن ئەس حەست دکەم یعنی تشتên ciyawaz bin ne îlay reng bin vê kerestên ciyawaz bin hindek kereste hene bû mîsal xelek jîngehê pê bêserûber diketin em vîya keresta yan jî vî tiştê em tînî dikeyne tablo pêşanî xelkî deyne ve da pitir wecyek bû çêbît rêzgirtin bû sirûştî hebîtin û her wasa û hunerekê ciwan nîşa xelkî bideyn da ew jî pitir bizanin هونەرمەندی gelek şiyonê teyn nebes astekî da gelek asta da jî. Yek ji taybetmendiyên hekar karkirine li ser şîşeyî û bi şêwazek nî û hevçer niha bi wî şêwazî li parêzgeha Duhokê tête nasîn. Ew ê esnûke serkar dikim art classes ser hunerê ser camî ser wêrê kar dikim. و نووا قطابخانه هنری جی دا از گل حش قطابخانه کلاسیک کم چونکی مروواتی ها درست اتناف قطابخانه کلاسیکی دیارت کتن از زمان بره دا حتی وی سردمی و پشتین یه گلک مدرسه و بوینه از خود بجم از وک آرتستک حش همی مدرسه هنری کم بس گلک داغبار ویم هنر کلاسیک چونکی از وی هنری دست بکم روایتیت ویره داد بینم او خوشیک و گلک بوم اکی از وطابلیات بینم یک جی آریشین دکوین در ریا هنرمندین شوکار لهرما کردستان نبونا دلیوانا کو هنروان سنورا در باز بکتو بجیهان را بدن ناسین ناف خدا هنرمندین خونان یاسین اول مدرسیک و گلک و مازنه دوید هاریکاریک هبیتن بوان هنرمندین کرد کابشن تابلوین خو دناوا موزخان جهانی دا عرض کن و پیشانی جهانی بدن کو مجی کلتوره که هی مجی هنره که هی مجی شیان گلک باشه تین هشم بجم ما هنرمندین کرد تین سر آست جهانی و گلک باشتر جی وصل مخابن دیتنا هنری وان یا برزه حتی راده که گلک زیده جی هیوی و خواستا هکار و حوال نوی لوانکوخ اوه موزخانک بو هنر شوکاری پیکرسازی لپارزگاه دوهوک بو هنرمندین کرد آوا بکن. سلام بالایی دنگ امریکا دوهان. ئەلڤس پرسلی تەنها ئەستێرەیەکی درەوشاوی مۆسیقای ڕاکی ئەمریکی نەبوو، بەڵکو هەوادارانی لە هەموو جیهاندا هێشتا وەک ئەو خۆیان دەگۆڕن و گۆرانیەکانی دەڵێنەوە و وەک ئەو سەما دەکەن. لە ئوسترالیا ساڵانە ئەو یادە دەکەنەوە و بۆتە ڕاکێشانی گەشتیاران لە جیهانەوە.
ڕۆژە سێشەمبیە 23 مەها 4 بە هزاران کەس داکەتن باژارۆکê herêmiyê ئوسترالیا داکو ژیان û mûzîka mûzîkjenê rehmetî Elvis Presley pîroz bikin. Bejdarbûyan kulavgîsk û cilûbergên rengîn û bi gewher li xwe kiribûn û di kolanên serekeyên bajarê Parks de sema dikirin. Dema ku hindek jî bi otomobîlên kevnar beşdarî festîvalê bûn. ئەم gelekî ji Elvis hez dikin, em ji hemî tiştên wî hez dikin. Ev yekem festîvala me ye îsal li vêrê û em gelek bi kelecanin me herdem dixwest ku em bên û niha derfet çêbû û em hatin festîvala Parks 2022. Ji bo Victor Dunstan ku yekem care beşdarî vê festîvalê dibin derfetek bû ku vê mûzîkê zîndî bikit. تشتێک و من حەج ئەلڤێسی دکە dilê wî bû ew xwedî dilekî gelek baş bû û dilûvanî hebû û ev yek bi mûzîka wî ve girêdayî ye her wisa ew festîvalên em diçinê û bejdar bîn û hemî ev tiştên balkêş li dûra me ne û xelkî li hev bînin û bîra wî bikîn. Festîvala bajarê Parks ya Elvis ku ev 29 salin birê ve diçit, nêzîkî 25,000 kesan dikişîne vêrê ku 357 kilometran ji rojavaya Sydney dûr e. Ev festîvala gelek balkêş bû şikur ji bo Xwedê ku em bê demam derketin û cil û bergên serkirakêj xwe bikeyn û ez ne şeranîme. Ev festîvala di sala 2021 de hata ragirtin û îsal ji meha 1 heya meha 2 ji ber metirsîn Covidê hata paşxistin. Lê şaredarê bajarê Parkshire Ken Keith ne piştrast bû ku ev yek wê çawa bandorê li ser vê festîvalê bike. ڕێبەری مافە شارستانەکانی ئەمریکا مارتن لوسەر کینگ دەڵێت ناداتپەروەری لە هەر شوێنێکی دنیادا هەڕەشەیە بۆ سەر هەر دادپەروەریەک لە هەموو شوێنێکی دنیادا تازەڵەیەکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.